بشوايا بشوايا أحمدي صاحي صفايا بايا دربي بايا دربي شرعي باقي مصطفايا بايا دربي بايا دربي شرعي باقي مصطفايا ماستا حجزدا ڕۆڵ و گرنگجێکی تایبەتی هەبووە لە ڕابردوودا بە تایبەتی ئەمە بینین خوێندن و خوێندەواری هەمووی لە حوزرەکانەوە دەست پێ کردووە چی پێویستە لە ئێستادا ئەم حوزرانە زیندوو بکرێنەوە گرنگیان پێ بدرێن بەناوی خی گەورە میهرەبان دەستان خۆشبی لە مناسبەی ئیجازەنامەی لە گوندی خەتێ زۆر بەخێر بێن بەڕاستی زۆر پێویستە حوزرەکان ئاوادان بکرێنەوە وە زیاتر ئیحتیمامیان پێ بدرێت لەبەر ئەوەی سمکە ئەگەر تەماشا بکەن کوردایەتی لەگەر فەقەیاتی قەت لێکتر زیا نەکراوەتەوە بە تایبەتی ئەو گوندانەی کە قەدیم فەقەیان لێبووینە زیاتر ئیحتیمامیان پێ بدرێ ئاوادان بکرێنەوە کە ئێستا گوندی خەتێ قەدیم هەر لە مەلای گەورەی خەتێ کە فەقەی لێ هەبووینە لە زیاتر ئێستا مامۆستا مەلا بەهادینی خەتی و مامۆستا مەلا عەلی خەتێ کە ئەوانە ئێستا مامۆستا ڕەحمەتی مامۆستا بەهادین وفاتی کردو مامۆستا عەلی ئێستا کە ئیجازە ئەدا ینی پێویستە بەڕاستی گوندەکان ئاوادان بکرێنەوە شکر بۆ خوا الحەمدولله ئێستا گوندی خەتێ هەر عوزرەی لێیە بالیسان بە هەمان شێوە دوو عوزرەی لێیە لۆی پێویستە هەم لە ڕێگای وەزارەتی ئەوقاف حکومە زیاتر ئیتمام بە عوزرەکان بدە وخەڵک زیاتر ئەو گەرم و گڕەی کە قەدیم هەبووە ئێستا زیاتر ئیشی لەسەر بکرێەوە ئەو جوانەی کە هەبووە دووبارە بکرێتەوە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه وموالاه سرتا دەستخۆشتانێ دەکەم خوات جای خێرتان دات و یاری والله طبعا ئەو حوزرانە یعنی بەڕاستی دەورێکی زۆریان هەبووە لە ڕابردوو ئێستاش فعلا دەوریان هەیە بەڵام وەکو ئەوەی کە پێشتر ئیتیمامی پێ دەدرا و ئیتیمامیان پێ نادرێ پێشتر لە جیاتی کولیات و معاهیدەکان و یعنی جامیعەکان هەموو حوزرەکان بوون لە کوردستان میلەتی کورد زۆر مەشهورە بەو زانایانەی کە لەو کووردا لەو حوزرانە دەرچوونە یعنی چ وەکو دین چ وەکو حتا لە ڕووی سیاسیشەوە هەموو ئەو پەیام و شتانە و شۆڕشانە لە حوزرەکاندا یعنی بەڕاستی سەریان هەڵدایە بەڵام ئێستا فعلا یعنی زۆر بێناز و زەعیف بووینە یعنی ئێستا تەماشا دەکەی لەگەر ئەو هەموو پێشکەوتن و تەکنەلۆجیا و دنیا دەبا ئێستا بە هەزاران حوزرەمان هەبا ئێستا شەنە الحەمدولله بەڵام کە بەراورد دەکەی لەگە هەندێک وڵاتان هەموو حوزرەکان و تەلەبەکە و فەقیەکان خڕکێ و هەندی حوزرەشی نییە کە لە وڵاتەشی بینی 2000 3000 هەزار تەلەبە هەیە بەڵام ئەوەی پێویستە جارش کە وەکو خەڵک وەکو حکومەتش وەکو هەموو کەسێک داکو بابەکان ئەولادەکانیان لە حوزرەکاندا ببنە مەلا لەبەرەوەی بەڕاستی فێرە عیلم و ئەخلاقیشی زۆر جوان دەبن خاڵی دوم لۆ ئەوەی کە خەڵکیش دەبی یارمەتی و حوزرانە بدە وەکو حکومەتش بەڕاستی دەبی پشتگیرەشی تەواو بکە بەڕاستی بێ پشتگیریە یعنی ئێستا فەقەیەک مەسەن لۆ منە 10 سال 20 ساڵی بخێنی کاتێک کە دەرەچی حیسابی یعنی ماحەدەشی لۆ ناکرێ حیسابی عەدادیەشی لۆ ناکرێ یعنی بەڕاستی بەس قسەیەکە کاتێک لە مناسەبەکان ئەمە پشتگیری حوزرەکان دەکەین وانە یعنی دەبێت خەڵک تەشجیع بکرێت لۆ ئەو شەهادەی حوزرە و ئەهلیانە حیسابی لۆ نەکرێت لەبەر چ یعنی بەڕاستی تەعاون هەنیە یعنی ئەگەر هەندێک جاری وا هەیە ئەگەر مامۆستای بێ فەقییانی ڕاوی زۆر بە زەحمەتە تا ئیجازەکەی دەدرێتێ حەف فەقی ڕاگرە دەبی 300 مەتر بینایەکە زیاترێ بابەخت و خەڵک 15 نەفەر 100 مەتری دەحەوێتەوە یعنی من بینام مهم نییە تەشجیع و ئیعتراف پێکردنی شەهادەکەم پێ مهمە واللهی یعنی ئێستا ئەو شتێکی کورد شانازی پێوە دەکەن لەناو هەموو عالەمی ئیسلام لەناو خەڵک بەڕاستی مەلایانی کوردە ئەو عیلم و زانستێ لەو حوزرانە هێرەجێکان کەنیە جا ئینشاءالله خوای گەورە هەموو لایەکی موفق بکە و ئینشاءالله هەمومان حەول بدەین ئەو حوزرانە زۆرتر و زیاتر بکەین اهتمامی پێ بدەین و منداڵەکانمان لەبەر خوێندن دابنێن کە بەڕاستی سەربەرزی دنیا و قیامەتی پێوەیە حوزرەی خەتێ بەر لە 500 ساڵ بەر لە ئێستا 500 ساڵ حوزرەی لێ بووە بەردەوام بوو هەتا وەختی ئینتیفازەی لە کاتی ئینتیفازەی نەماوە دواتر یەکەم کەس کە حوزرەی دادەنێت و پاش ئینتیفازەی مامۆستا محەممەدی بۆسکینی لێرە دەبی 5 ساران لەو 5 سارای چل مامۆستای ڕێک و پێک پەروەردە دەکات خی گەورە پاداشی بداتەوە جا پاش ئەوەی کە دەپچڕێ ماوەچکە دیسان دەپچڕێتەوە پاش مامۆستا محەممەدی بۆسکینی ئێستا مامۆستا محەممەدی خەیلانی لێرەیە ئەو ئێستا عوزرەکەی دامەزرانیتەوە ئەوە لەو ماوانە مامۆستان نەبەسێ خەرچ کەرکوچەیە لێرە ئیجازەی وەردەگری جا ئەوڕۆ خەرکەکی زۆر الحەمدولله لە هەرێمی کوردستان لە کەرکووک و لە دوهۆک و لە سۆران و لە هەولێر و
لە هەموو هاتیە لێرە کۆبووینەوە لێرە هەتاوەکو ئەو ئیجازەنامەی مامۆستا تاهیری بەحرکەی پێی دەبەخشی بە ئامادەبوونی مامۆستا مەلا عەلی خەتێ و مامۆستا سادق و گەورە زانایانی هەرێمی کوردستان. گرد و تۆزی ڕێگەکات ڕاو نەقشکێنی تووتیایە پێشەوایە پێشەوایە ئەحمەدی ساحێب سەفایە پایەدار بێ پایەدار بێ. بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. حمد استايش خوي تعالى دكين كخوي تعالى او دين باكي بمدى وايماني في بخشين موسى حزراء طبعا في جيشتني جاني مروباتي دوباره لحزره دسي في كرديتوا حزراء بتايبتي لناو دهاتكاني كردستان ولا ناو كردوارو كمان زور جرينجي بيدا والحمد لله شير بياوي مهمي شلي هالكوتيه ومدوارين إن شاء الله أو ظاهري كيسادة بينين لو مناسبة أو ماموساني كإجازة وردرجنك ودوبر تخرج كان لحزراء أو سمايا زياتر جرينجي بي بدرت وإن شاء الله ببيتا ماي أوي كوا عزت لبو إسلام جير دريتوا ببيتا ماي أوي كوا ملتي كر ببيتا بيشرو قدويك لبو دولتان مسلمانان خويت على دوباره ان شاء الله صلاح الدين يجديكا لنا ملتين ان شاء الله بيبغينيتوا اوي كيمرو دبينين براسي او سما جوانانا وماموسانا او بقي برزانا كيستا وانا جيد الخوشي لهم ليكمان ان شاء الله ومدوارين ان شاء الله خويت على صاحب يودينيه او ديني دي باريزي وان شاء الله وصل كوتوش دبين دقرين السر او روي كوا خوي تبارك على النار ديتي لبو پیغمبر محمد صلى الله عليه وسلم. بناوی خوای گەورە و میهرەبان دیارە ئەمڕۆ لە گوندی خەتەی خۆشناوەتی سەر بە شەقڵاوە بۆنەیەک بۆ بەخشینی ئیجازەنامەیەکی ئاینی ساز کرا دیارە ئەوە بۆنەیەکی ئاینی گرنگە وە شتێکی زۆر کۆن و دێرینیشە لە تاریخی خەتێ کە بە حکمی وەی لە خەتێ لە دێر زەمانەوە کۆمەڵێک زانای دانیسقە هەن کە لە کوردستان معروفن کە لە سیلسیلەی ئیجازەنامەکان ئەو زانانەی تێدان بوو نمونە وەکو شێخ سلێمان خەتتی و هەروە مەلا محەممەد خەتتی و مەلا برامی خەتێ بە چەندان زانای تری هاوچەرخ و سەردەمیش لە ئێستا هەن دیارە ئەوە دەگەێنی کە خەڵکی ناوچەکە خەڵکی خۆشناوەتی بە تایبەتی خەڵکی خەتێ لە دێر زەمانەوە متەمەسیک و پابەند بووینە بە ئاینی پیرۆزی ئیسلام و لە دێر زەمانەوە حوجریان هەبووە حتا ئێستاش کە وەکو پێویست لەلایەن حکومەتی هەرێمەوە ئێحتیمام بە حوجرە نادرێ زیاتر ئێحتیمام بە ئاکادیمیا دەدرێ بە ناوی ئەوەی کە ئەکادیمیا گرنگتر و پێویستە ئەگەر چی بەڕاستی خوێندنی حوجرە زانانی ئاینی دەیسەلمێنن کە زۆر بەهێزترە لە ئەکادیمیا ئێمە دەڵێن هەردووچیان پێویستە تەنانەت ئەو کەسەی کە لە حوجرە تەخەڕوج دەکا پێویستە شەهادەکەی تعدیل بکرێ بە ئاکادیمی بکرێ و هەروەها یعنی امتیازاتەکانی خۆشیان پێ بدرێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيد خلق محمد وعلى آله وصحبه أجمعين. ئەمە ئەو جێگایە کەوا زۆربەی تاکەتاچی کورد قەرزاریەتی چونکە دەستێکی باڵای هەبووە لە تێگەیاندن و پێگەیاندی زۆربەی عولەمای گەورەی کورد لەوانە مامۆستا مەلا ئەحمەدی نۆجشی و کە یەکەم مدەڕیسی بیارە مامۆستا عەبدولقادری گەورە فەقێی مامۆستا مەلا ئەحمەدی نۆژ بە ئەویش مامۆستا ئەویش یەکێک لە تەلەبەکانی مەلای خەتێ بووە وەروەها مامۆستای جەلیزادەکان و مامۆستا شێخ عومەری خەیلانی و مامۆستا مەلا محەممەدی هەرشەمی و هەموو ئیجازەکان کە ئەدرێن هەمووی ئەگەرێتە سەر مامۆستا مەلا محەممەدی خەتێ کە دەستێکی باڵای هەبووە کە لە هەمویان بە شاناستر شاعیری گەورەی گەلەکەمان حاجی قادری کۆی لێرەکانە گۆش بە عیلم و زانست و زانیاری بووە و شعری هەڵقوڵاوی شعری لێرەکانە بووە. Bye.
کە چاوەڕێتی جان و دڵ ویساڵی تۆم. بسم الله الرحمن الرحيم. خوش حالم بە کۆبوونەوەی کاوەڕ لە گوندی خەتەی بەسترایە بۆنەی ئیجازە بەخشین بە فەقەیەک لە فەقەیەکانی خۆمان ئیجازەی پێدەدەین لە لای ئێمە خوێندنی تەواو کردیە مەلانە بەس پێویست بۆ ئیجازەیە لە حەرکەی بی لەبەرەوەی چونچی فەقەی مەبووە ئەمە دەرسمان پێگوتیە بەرام لەبەر ئەوەی لە پێشدا فەقەیە لە گوندی خەتەی خوێندیەوە گوندی خەتەی مەدرسەکە لە مەدرسەکانی کۆنەکانی کوردستان و گەورە مامۆستای کوردستان مامۆستا لە محەممەدی خەتێ کە موفتی سۆران بووە و مامۆستای مامۆستایانی کوردستانە لەبەر ئەوەی حەزمان کرد مەراسیمەکەمان هینا گوندی خەتا کە جوێ شوێنی مامۆستایانی قەدیمە مامۆستامە لە محەممەدی خەتێ و مامۆستامە لە فەتاحی خەتێ ئەو گەورە مامۆستایانە و لێرانە دەرسیاندایە و فەقێ لەسەر دەستیوان دەرچوینە لەبەر ئەوەی ئەو مەراسیمەمان هینا ئەو گوندەیە لەوەی ببیتە یادگاری قەدیم کۆن و نوێ بکەینەوە ئەو یادگارەیە و مامۆستایانی دەوروبەری خەتێ و خۆشناوەتی وانە هەمووی کۆبوونەوە بە بۆنە پیرۆزەیە و مناسبەتێکی زۆر گەورەیە. الحەمدولله مدرسانی کوردستان و خەریکە و مدرسانی قەدیم هەمویان نوێ ببنەوەکو پێشان مەلای چاچیان لێ دانیشتیە و دەرسی فەقەیان دەدەن و ئەو فەقەیانە دەردەسن و دەبنە مەلاو ئیجازە نامەی مەلایەتیان پێدەدرێ و ئەوانەش هەردەستن بە کاری خۆیان و بە خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام پێشنوێژی و تارخوێن لەو گوندانەی کەلۆیان دیار دەکرێت پیرۆزبایی لەو مەلای دەکەم کەوا دەردەسی ئەو ڕۆکە ئیجازەی پێدەدەین و پیرۆزبایی لە حاجی حوسێن دەکەم کە هەرستا بە ئەرچی ئەو کۆبوونەوەی و ئەو تەکلیفەی هەمووی لە ئەستۆی خۆی دانایەوە خەرکانەی داوەت کردیە خوای گەورە خێر و پاداشی بداتێ و ئەو کەسانەی کە هەرستاینە بە خزمەتی ئەو فەقەیانە لەو مەدرسەیەی و دوعای خێریان لۆ دەکەم و مەلایکە و لێرە دەرس دەدا مەلا محەممەد پیرۆزبایی لێ دەکەم و دوعای خێری لۆ دەکەم. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. يا خب خيرين سر هر بتاعم سر سلم إيرا لقديم وقديم أو منها قام لبي صار ستو 50 سار فيش يستا بتاريخ كها قام لبي مدرسة وملايكة شرهبوا استاش كمدرسة هي وفخيك من هي الحمد لله لبيشاش خوينديت إلى زيدي بس 2 ساروني مش ليرة تخويني أو اسمه عزم لبو ليرة أو إنزازي قديم ليرة كأدرا ويسم زندي كمو بهمو خدمة كانوا بأوايا كيبا الحمد لله همو لخدمة دابوين ولا خدمتي. شۆڕشەکانی کوردی زۆربیان مەلا بووینە بەڵام ببین لە ئێستادا ئەم کاڵبوونەوەیە بۆ ئیتیمام بە مامۆستایانی ئاینی نادرێتن. وەڵا بەتەئەکید ئەوانە شۆڕشیان کردیا یان شێخ و مەلا بوونە لە حوجرە مەدارسەکانی ئەهلیەکانی حوجران دەرچوونە یان بە تەشجیعات و پشتگیری و هاندانیوان بووە بەڵام ئێستا فعلەن وایە یعنی احتیمامیان پێ نادرێ حیسابە لۆ ناکرێ وەختە برێم ناوی مەلا و مامۆستا و حوجرە یعنی بوویتە شتێکی غەریب لە ناو میلەتیمە ئەوەش بەڕاستی عکسی ئەو بەرنامەی پێشترەیە کە بەڕاستی لۆ خزمەتی کورد و میلەت و دین و حوجرەکان ئەو شۆڕشانەیان کرد مامۆستایانی بەڕێزا فعلەن وایە وەڵا خەرچیشە بەش بەڕاستی گلەیشم هەیە لە خۆمان یعنی ئێستا کابرا دەکوڕی بێشی ناکەتە مەلا یان شیهانی بشکارە گوتی بێسەروبەر بێگەر تااقەتی نەبی ئەوی دەگوتی کابرای نەگوت من دارەش بردەکرد مامۆستای گوتی هینایەتی مۆم دایتە خوای گوتی کوڕ زۆرن کبار حادی گوتو لە 80 کوڕم هەنا ئەوەشیان زۆر فەقیرێ مەغوڵ و ناتەوا بگوتو لە چ ئیشی پێ ناکرد لۆ ئەم دایتە خوای گوتی لە جیاتی خوای ئەمن ئەوەم قبول نەکرد تێدەگەی یعنی مەفروزە ئەوەی کە لە حوجرەکان دەخین دەبتە میلادگیری پێغەمبەری سەڵاسە لەسەر مینبەری پێغەمبەریە لەناو ماری خوای گەورەیە دەبی ئەو پەڕی یعنی چهان لێ هاتووبی ئەو بی دەبی هەر بژار دەبی جا بەڕاستی پێویستە هەمومان یعنی جارش کە بە خۆدا بچینەوە بەرامبەر حوجرەکان و مەدارسەکانی دینی حوجرە ئەهلیەکانمان
ئەولادەکانمە لە بەخیندێدا بنێن تەشزیعیان بکەین ئەوانی خوا پێداون مەسەلەن بە کۆمەک و یارمەتیان بدەن و مامۆستایانی بەڕێز دەرسی برێنەوە هەر لێدانە نشین ئەمە بنێ وەڵڵاهی دەیتکە و عیلمە ئەمانەتە هەر بە بەلاشمان وەگەیدێ لە خزمەت مامۆستایان لەسەر چۆک بووینە ئەم بەخۆ 10 ساڵ لە خزمەت مامۆستایان بەخوای ڕۆژێک پارەیان دامی پاران لێنەستاندینە دەبی ئەو ئەمانەتێ بگەین نەجێ بەڕاستی هەتا ئەو حوزانەشە بنەمە بەڕاستی بەرەکەتەشی گەورەیە و ئینسان دری خۆشە بیکەوە جێ ئەو مامۆستایانی قەدیم چۆل نەبوو چۆل نابی بڕۆ ناو عەرەبان یعنی ئەو هەموو پرۆفیسۆر و زانیان هەیە بەڵام ئەو عیلم و زانستەیە لە ناو مەلایانی کورد هەیە و بخۆش احتراف دەکەن کەمە لە جنوبیمان خیندێ لە ناو عەرەبان یعنی ئەوەندە مەدحی مەلای کوردیان کردیە بەڕاستی دەیانگو لە ناوەمەنیە و شتانە ئەو عیلم و زانستە گەورانە قەناعەتم پێ بکە هیوا هەیە تەعنەی لەو حجرە و مامۆستایاندا قەسەمەن بیللا ئەو کتابانەی کە مامۆستا دەخێنن نەک نازانی هەنازانی بشخینتەوە تێش ناگە هاتێش ناگە نازانی چشە جا بەڕاستی پێویستە من دووبارە سێبارە دەرێم هەمومان ئەمانەتە حجرەکان ئاوەدان بکەین و چ منداڵەکانمان لەوێدا بنێن چ یارمەتیان بدەین چ پشتگیریان بکەین چ حکومەت احتیمامەشان پێ بدا ئەو فەقیانەی لەو مەدارسانە دەرەچن پێویستە بەڕاستی لایەنی ئەوقاف و ئەوانێک کە کاربەدەستن و زانایان یعنی شتە چیوا بکەن سبەینێ هەبەلایەکی میلیۆن بە ئەعدادێک حیسابی بستنە کولیەومە حەدەچی یعنی بەڕاستیەکە هەچنەبی امتحانە چیان بکەن مەسەلەن بە ئەعدادیە لە حیسابی بستنە ئەو کولیات و معاهیدانی هەنە بەڵام ئێستا کابرا فکر دەکات دەرێم کوڕی خۆ لە حجرەیەدا بنێن 15 سال بتە مەلایەکی باز بەڵام سبەینی هیچ شەهادەشی لە حیساب نییە یعنی بل هیچ زیێکی وەرناگیرێت تەعین ناکرێ حیسابی لۆ ناکرێ جا بەڕاستی ئەوە پشتگیریەکی معنەویە زۆر بەڕاستی ئینشاءالله خوای گەورە ملایەکی موفق دەکات حجرەکانمان هەر ئاوەدان دەبن ئینشاءالله نابڕێتەوە بەرەکەتە ئینشاءالله بجاه صحب آلتم كأسمان وكو زمين بوان افتخارك خاكنا على عينت براستي سرما يا بو أصفيايا قرد توزي كاتراو نقشكني توتيايا والله ئێستا سوپاس بەخوای پەروەردیگار حوزرە ڕۆژ بە ڕۆژ زیادە بی لەگەر ئەو لەمپەر و ئەو ئاستەنگانەی کە بۆشی دروست دەکرێ خەرک ئەلحەمدولیلا ڕووی لە دینە بۆیە وەزارەتی ئاوقافیش تەعامل لەگە ئەو واقعە دەکا بەڵکو ئێستا خۆیان لێرە ئامادەنە بەڵکو دێن دەستخۆشیش دەکەن و ئامادەش دەبن بەڵام دەبی زیاتر هاوکار بن چونکە ئەم میلەتە مسلمانە عەزی لە دینە عەزی لە عوزرەیە لێ ئێستا ئەگەر هەموو دنیا ڕێگری بکە لە دروستکردنی مزگەوت خەرکەر مزگەوت دروست دەکات هەموو دنیا ڕێگری بکە لە عوزرە هەر دروست دەکرێت تەبیعاتی ئەو دینەی وایە لە گەشەدایە بۆیە ئەم زۆر بە ئومێدەوە تەماشای ئایندەی هەرێمی کوردستان دەکەم چونکە تقریبا 10 سال بەر لە ئێستا لە دۆری خۆشناوی دۆڵی باریسانەی بزات هیچ عوزرەی لێ نەبوو ئێستا تقریبا لۆ 10 عوزرەی دەسی ئەوە نیشانەی گەشانەوەی ئاینی پیرۆزی ئیسلامیە لەو دەڤەرەی کە پێشتری لەلایەن مارکسیەکانەوە لەلایەن خەرچی خراپ ئیشی لەسەکراوە ئێستا زارەکی دیکە ئەو ناوچەی خۆشناوەتی باوەش دەکاتەوە بە ئیسلام ئەو کۆ خەرکەچی دیندارە لەگەر باقی ناوچەکانی تکە ئێستاش بەداخەوە کە لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک حوزرەکان هەڵگیران بەڵام خۆشبەختانە ئێستا لە هەندێک ناوچە و شوێن دەستی پێکردێتەوە ئێمە داواکارین یعنی مامۆستانی ئاینی بە شێوەیەکی گشتی و وەزارەتی ئاوقاف لە حکوومەت ئیهتیمامی زۆر بە بنیادنانەوە و دروستکردنەوەی حوزرەکان بدا بۆ ئەوەی فەقێ و زانای دانسقەی لێ پێ بگەن ئەگەر ئەمە بمانەوێ زانست و زانیاریمان ڕوو لە زیادە بکاتن دەبێ هەموو هەول و تێکۆشانێکی مادی معنەیمان بخەینەگەڕ بۆ ئەوەی جارێکی تر ئەو هەموو ئەو حوزرانانەکەوە بنیاد نینەوە بۆ ئەوەی جارێکی دیکە زانست و زانیاری شاعیر کورتپەروەری و هەموو شتێک سەر بداتەوە و چونکە بەبێ ئەوە ئەمن بخۆ خەریجی کولیە بوومە بەڵام کولیە و مەعاد و ئەوانە قەت ناتوانن جێگای حوزرە و مەدرسەکانی قەدیم بگرنەوە چونکە هەرچی پیاوی مەزن و گەورەی گەلەکەمان بوو هەموو سەرچاوەی ئەو مەدرسە و ئەو حوزرانە بە ناوی خوای گەورە و میهرەبان بە خۆشحاڵیەوە ئەوڕۆ بەشداری دەکەین لە مەراسیمی بەخشینی مۆڵەتی مامۆستایەتی بۆ بەڕێز مامۆستا مەلانە بەز لە گوندی خەتێ
طبعا ئێمە دەزانینکەوە مزگەوت و حوزرەکان باگراوەندێکی عەقیدەی ئیمانی باشیان هەیە لە کۆنەوە هەتاوەکو ئێستا مزگەوت و حوزرەکان بوونەتە هەوێنی زانست و زانیاری بوونەتە کانگەی زانست و زانیاری لە تەواوی کوردستان بۆیە پێویستەکەوە بایەک با حوزرە و مزگەوتەکان بدرێ بۆ ئەوەی زیاتر بەردەوام بین لە پێگەیاندنی مامۆستا بەڕێزەکان بۆ گەیاندنی پەیامی پیرۆزی ئیسلام. گەورە جەزای خێرتاندا، خوای گەورە لێتان ڕازی بێ. بەڕاستی هەروەکو باسمان کرد، یعنی زمان و دەست و چاو و دەم هەمووی لاڵە یعنی لە ئاست دەربڕینی ئەو خۆشیە. بەڕاستی هیچ خۆشیەک نییە بەرامبەری ئەو خۆشیە بکاکەوە خۆشی وەرگرتنی ئیجازەنامەیە و چوونە ڕیزی خزمەتکردنی عولەمایانی ئیسلامەوەیە. و من خۆم وەکو قوتابیەکەوە دەرچووی کولیەی شەریعەم و هەروەها ئەمڕۆ الحەمدوللا کولیەی هەروەها ئەمڕۆ حوجرەی خوێندنی کوردەواری و کە مەعروفە بە دیراسەی حیلەقی لە لای مامۆستا کوردەکانی خۆمان کە ئەمڕۆ الحەمدوللا ئیجازەی ئەوەشم وەرگرت لە خوای گەورە بە زیاد بێ. پێم خۆشە چەند خاڵە بخەمە ڕوو. حوجرە ئەبینین ئەوانەی کەوە ئەو مامۆستانەی کەوا لە حوجرە دەرئەچن چەند تایبەتمەندیەکی زۆر جیاوازیان هەیە کە حتمما لابد دەمین و جیاوازیان هەیە لەگەڵ غەیری خۆیانە تەمامەن. ئەو شەگرێتەوە بۆ چەند هۆکارێ. یەکێ لەوانە مولازەمەکردنی مامۆستایە کەوا ئەو فەقەیە 24 سەعاتە لە ژیانیا لە خواردنیا لە خەوتنیا لە هەموو شتێکە مولازەمەی مامۆستای خۆیەکە کە ئەمە لە شوێنی ترا دەست ناکەوێت. ئەمە خاڵی یەکەم لە علمی مامۆستا وەرەگرێ، لە عملی مامۆستا وەرەگرێ، لە حاڵ و ئەدەب و ئەخلاقی مامۆستا وەرەگرێ. ئەمە یەکە لە خاڵەکان. دوو، ئەو ئەدەبەی کەوا لە حوجرەیە پەیڕەوەکرێ لە هیچ شوێنێکی تر نەمبینیوە. یعنی من خۆم لە کولیەی شەریعە بووم، مەرحەلە 4 بووم، کاتێککە دکتۆرەکانمانە هاتنە ژوورە من هەڵەسامە پاوە. ئەنەوتەوە چییە خۆ تۆ پۆلیەکی ابتیدایی تۆ هەڵەستیتە پاوە؟ وتنا ئەوە مامۆستامە، من کەسێکە حرفێکم فێر بکە وەکە ئەنەما منی کردۆتە کۆیلی خۆی. بەڵام کەچی سێرەکەی لەم لاوە بە حیاتی نابینین فەقەیەک پشت لە مامۆستاکی بکە، بە حیاتی نابینین فەقەیە مامۆستاکی ڕەت بێت و هەڵنەسێتەوە لەبەری، نابینین فەقەیەک بە سەر بەتاڵی جەمەدانیەکی لەسەر نەبێ، کڵاوێکی لەسەر نەبێن، بە حیاتی نابینی فەقەیەک ئەدەبەن بەرامبەر مامۆستاکانی بیان بینی بە سەرکۆتی. ئەمانە هەمووی ئەم ئەدەب و ئەخلاق و علم و معریفەتە واکە تەلەبەی حوجرە کەسی پێگەیشتووی حوجرە زۆر جیاوازیان هەیە لەگەڵ غەیری خۆیانە. بێجگەلەوە خاڵێکی تر قوڵبوونەوەی لە خوێندنا. یعنی مەسەرەن لە شوێنەکانی ترا ڕۆژێک لە ڕۆژێکا جاری وە هەیە تەلەبە 5 بۆ 6 بۆ 7 دەرس و 7 محاضەرە وەرەگرێ. بەڵام لێرەیە تەلەبە لە ڕۆژێکە لە 2 دەرسیان ئەو پەڕی 3 دەرس زیاتری نییە. غالیبەن فەقێ 2 دەرسی هەیە حتاکو بە شێوازێکی قوڵ و چڕ و پڕ بخوێنێ وەکو هەرچەنە قسەکە قسەیەکی جوانە بەڵام هی بڕوسلیە. ئەڵێ من پێم خۆشە حرەکەیەک فێر بوو 1000 جا دووبارەی کەمەوە نەکو ڕۆژی 1000 حرەکە فێر ببم. بۆیە سێرەکی ئەم دامەزراویە لەم چڕ و پڕ و تەرکیز بوونەوە و لەم کۆی ئەدەب و ئەخلاق و علم و معریفەتە هەمووی ئەم نمونە جوانانەی ئەم مامۆستا گەورە بەڕێزانەمان بۆ دەرەکات. یاخوا سەلامن. ناوم نەبەست بورهان محەممەد سڵ، دانیشتوی شاری کەرکووکم، لە بیارەی شەریفە خوێندومە، لە تەکەی مامە شێخ محەممەدی شۆرجە لە کەرکووک خوێندومە. هەمووی ئەوانە ئێمە قەرزاری نان و ئاو و خزمەت و پیاوەتی و شەڕف و کەرامەتی ئەوانین و بە تایبەتی لە گوندی خەتێ تقریبان کۆتاییەکانی 2 ساڵ لە گوندی خەتێ بووم لە خزمەت مامۆستا محەممەد. پاشان ساڵێک گەڕامەوە کەرکووک لای مامە مامۆستا ئەحمەد کە کاتی خۆی حوجری هەبووە لە سەران، ئێستا دانیشتووە لە کەرکووک و کۆتاییشی چوومە خزمەت مامۆستا تاهیر، چونکە ئەدەبی مامۆستاکانی ئێمە وایە حتاکو مامۆستای خۆیان لە ژیان ئەما بێ ئیجازە نادەن. بۆیە مادام مامۆستا محەممەد فەقی مامۆستا تاهیر بووە ئەویش نەیتوانێت ئیجازەم پێ بدا، بۆیە مامۆستا تاهیر خۆی گەورەمانی کرد بە ئیجازە نامەکەی. دەوری 2 ساڵ لە ئاخر شت لە خەتێ ماومەتەوە. تقریبا بیدایەتی دەستپێکی خوێندنم لە 2012 بوو. لە 2012 یەکەم شت لە بیارەی شەریفەوە دەستم پێ کرد. یەکەمین ئیجازەیە لە دوای ساڵی 1972ەوە کە کاتی خۆی مامۆستا بەهادینی خەتێ بە مامۆستا مەلا عەبدوڵڵا ئیجازەی علمی داوە.
ئەوەندە ساڵێ ئیجازە علمی لێ نەکراوە هەرچەنە ئێرە کانگای علم و معریفەت بووە بەڵام سێرەکی مامۆستاکانمان وەکو مامۆستا عەلی خەتێ کە هەر خۆی خەڵکی خەتەیە یان فەقێکان چوونەتە لای مامۆستا تاهیر ئەو مامۆستا گەورانە فەقێ پێگەیشتون بەڵام لە شوێنی ترە ئیجازەیان وەرگرتووە بەڵام لە دوای ساڵی 1972 ئەمە یەکەم ئیجازەنامەی لێرە بکرێەوە ئیلا ئێرە وەکو باس ئەکرێ لە پیاوان قەدیمەکانی ئێرە ئەگەردرێتەوە 450 ساڵە مەدرسەی علمی لێ نەبڕاوە پێشەوایان ئەحمەدی صاحب صەفایە پایەدار بێ پایەدار بێ شەرعی پاکی مۆستەفایە پایەدار بێ پایەدار بێ شەرعی پاکی مۆستەفایە ئەی گوڵاڵای نووری ئیمان تیشکی ڕۆژی اقتدایە پاسەوانی صدق و ڕاستی باخەوانی